لە کۆنەوە مرۆڤایەتی لە هەوڵی ئەوەدایە هێزی جەستەی خۆی بۆ جوڵانێکی خێرا بەکار بهێنێت بەدەر لە ئامرازەکانی دەوروپشتی وەک بەکارهێنانی ئاژەڵداری. بۆ ئەو مەبەستەش هەمیشە لە بیرکردنەوەدا بووە بۆ گەیشتن بەو ئامانجە و سەرەتایەک بۆ دروستکردنی ئامێرێک کە دواتر خۆی لە پاسکیل دابینیەوە. هۆڵەندا یەکێکە لە وڵاتە ئەوروپیانەی کە بە وڵاتی پاسکیل ناسراوە و ڕۆژانە زۆرترین پاسکیل تێیدا بەکاردێت لەلایەن هاوڵاتیانەوە. بەهۆی پاسکیلەوە مرۆڤی ئاسایی دەتوانێت 10 بۆ 25 کیلۆمەتر لە سەعاتێکدا ببڕێت و ئەوانەی وەرزشیش دەکەن لە توانایاندایە 25 بۆ 60 کیلۆمەتر لە سەعاتێکدا ببڕن. ئێمە پاسکیلی مناڵانمان هەیە بە قەبارەی جیاواز، پاسکیلی چوونە ناوشارمان هەیە، پاسکیلی سەفەر، گواستنەوە، پاسکیلی دایکان، پاسکیلی زۆر گرانمان هەیە. جۆرێکمان هەیە کارەباییە و نرخەکەی بە 2000 یۆرۆیە. هەرزانترینمان پاسکیلی نەنەیە و بە 169 یۆرۆیە. پاسکیلی مناڵانیشمان هەیە 12 ئینجە و بە 92 یۆرۆیە. ئەوە هەرزانترینیان. بەهۆی تەختی زەوی لە هۆڵەندا بەکارهێنانی پاسکیل ئاسانە و ڕۆژانە بۆ گەیشتن بە شوێنی کار باشترین ئامراز پاسکیلە. ئەگەر چی پاسکیل لە ساڵی 1816ەوە هەیە، بەڵام لە سەرەتای ساڵی 1850ەوە بۆ یەکەم جار لە هۆڵەندا بەکار هاتووە. لەو کاتەوە تا ئێستا چەندین شێوەی جیاوازی وەرگرتووە تا گەیشتووە بەم جۆرەی ئێستا. سیارەم نییە، مۆڵەتی شۆفێریشم نییە، لەبەر ئەوەش نزیکم لە ناوشار. هەروەها پارکینی سیارە زۆر نییە، لەبەرەوە پاسکیل هێنان زۆر ئاسانترە. ئەتوانم بە خێرایی هاتوچۆی پێ بکەم و لە شوێنێک ڕای بگرم. لێرە کەمێک بێزارکەرە ڕاگررتنی، بەڵام ئاسایی وەری ئەگرم و کێشە نابێت. لە ساڵی 1899ەوە هەر 53 کەس پاسکیلێکی بەرکەوتووە و لە ساڵی 1912ەوە هەر 12 کەس پاسکیلێکی بەرکەوتووە. لە ئێستاشدا ڕێژەی بەکارهێنانی پاسکیل بە شێوەیەک بەربڵاوە کە ژمارەی پاسکیل چەند بەرابەری ڕێژەی دانیشتوانە، چونکە زۆر کەس دوو جۆر پاسکیلیان هەیە. مەبەستێکی تر لە بەکارهێنانی پاسکیل پاکڕاگررتنی ژینگەیە لە دووکەڵی بنزین بە بەراورد لەگەڵ ئۆتۆمبیلدا. بۆ ئەم مەبەستەش پارتی سەوزی ژینگە بەردەوام هاوڵاتیان هەندەدات کە پاسکیل بەکار بهێنن. لە هۆڵەندا شوێنی تایبەت هەیە بۆ ڕاگررتنی پاسکیل. زۆربەی منداڵان بە پاسکیل دەچنە قوتابخانە و خەڵکانێک هەن کە بە پاسکیل لە شارێکەوە دەڕۆنە شارێکی تر. بەکارهێنانی پاسکیل لە ئێستادا لە ئاستێکدایە کە ژیان بەبێ پاسکیل بڕێک قورسە بەلای هاوڵاتیانەوە و هەمووان وەک ئامرازێکی سەرەکی گواستنەوە و هاتوچۆ لێی دەڕوانن. لە هۆڵەندا شوێنی تایبەت بە ڕاگررتنی پاسکیل هەیە و ئێرە ژێکێکە لەو شوێنانە. زۆربەی منداڵان بە پاسکیل هاتوچۆی قوتابخانە ئەکەن و کەسانێکیشان لە شارێکەوە بۆ شارێکی تر بە پاسکیل هاتوچۆ ئەکەن. سۆهام حسێن، NRT